چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک جەخت لەسەر پلاندانان بۆ ناوچەجێنا کۆکان دەکەنەوە و ڕایدەگەیەنن بەر لە کۆتایی شەڕی داعش پێویستە کورد پلانی بۆ ئایندێ و ناوچانە هەبێت. ئێستا کاتیەوە هاتووە کورد یەکدەست بێت و بیر لەوە بکاتەوە پلانی دوای داعش چیە. دیارە داعش وەکرێکی خراپاوە لە ناوچەکە ئەمێننەوە و بیر لەواکەنەوە جاریشکە خۆیان لە هەندێک قاوقی دیکە ڕێک بخەنەوە چکە پێشتر ئێوازان کۆمەڵی منەظەمەی ئیرهابی بوون لەم منطقانەکە بوون بە ناوی نەقشبەندیەوە بە ناوی ئەنسار ئیسلام و بە ناوی جوندل ئیسلامەوە ئەمانە هەبوون. بۆیە ئێستاکە پێویست بۆواکە ئێمە جارێکیکە هەموو لایەک پێکەوە دانیشین و پلانیشی تۆکمەمان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم حاڵەتانە چکە ناوچەکان فرەوانە و جگەلەوە کورد پێویستە بتوانێت لەگەڵ ئەو نەتەوانەی کە لەو ناوچانن تا ئەملێشی باش بکە بۆ ئەوی لە داهاتووە ئەوان تەئیدی هەموو تەسحی و ڕابردووی هێزەکانی پێشمەرگە بکەن لە سنوورەکە. لە دوای داعش یا ئەوەی کە ئێمەی چاودێر سیاسیەکان پێڵێن پۆزە داعش ناوچەکە گۆڕانکاری زۆر گەورە بەخۆیەوە ئەبینێ لەلایەکەوە حکوومەتی ناوەندی عێراق بە جۆرێک لە مەرکەزیەتەوە ئێوە دەسەڵات بەسەر ئەم ناوچانە بگرێ. خەڵکی ناوچەکە بە هەموو پێکهاتەکانەوە بیر و فکریتریان هەیە. کورد بەشێکی سەرەکی و بەشی باڵادەستی ئەم ناوچانەیە بتەکی دەبێ پلانی پێشوەختی هەبێ بە پێی هەموو ئەو توێژینانەوەی لە دەرەوە هەیە ناوچەکە بە چەندین شەڕ و گیر و گرفتی تراتێ ئەپەڕێ. بۆیە من پێم وایە لایەنە کوردستانیەکان یەک ڕیز یەک دەنگ پێویستە ئامادەکاریەکی جدی بکەن لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆی بتوانن ئەم ناوچانە لە قازانجی گەلی کوردستان یەکلای بکرێتەوە. ئەندامێکی لیژنەی پارێزگا و هەرێمەکان لە ئەنجومەنی نێنەرانی شای دەگەیەنێت هیچ پلانێک لایەن هەرێمە بۆ ناوچانە نابین و دەشت لێ پێویستە کورد بە پلانەوە ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی داهاتوو ببێتەوە. خۆی لە ڕاستیە پێویستە سەرکردایەتی سیاسی کوردستان بەرنامە و پلانێکی تۆکمەی هەبێ بۆ ئەم ناوچەدا بڕێنراوانەی کە ئێستاکە کە نیوەی بەشێکی زۆری خەڵکی کوردستان لەم ناوچانە دەژێن و ئێستا حکوومەتی عراقی بەرەو مەرکەزیەت ئەڕوا و ئەوەی کە من ئەیبینم تا ئێستاکە کە جێگای داخە نەمان بینی کە حکوومەتی هەرێمی کوردستانیان وزارە پەیوەنددارەکان بە تایبەتی وەزیری پلاندانانمان هەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان هیچ حرەکەیەک نابینین هیچ جوڵەیەک نابینین بە ئاڕاستەی چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ دوای هەنگاوەکانی دوای داعش. لەبەر ئەوە پێم وایە لە هەموو حاڵەتێکە ئێمە دەبێت پلانمان هەبێت لە هەموو حاڵەتەکە بێ خۆمان بۆ ئامادەکەین بەڵام ئەوەی کە تا ئێستا ئێمە ئەیبینین هیچ شتێکی وە لەبەر چاو نابینرێ. پێمان وایە حیزبەکان زۆر لێک دوورن پێمان وایە تا ڕادەیەکی زۆر سەرکردایەتی سیاسی کوردستان ئاگای لە هیچ شتێک نییە. بە بۆچوونی چاودێرانی سیاسیش ئەگەرچی پێشمەرگە بە خوێن بەشی زۆری ناوچە جێنا کۆکەکانی ڕزگار کردووە و پاراستوشی بەڵام پێویست دەکا کێشەیە و ناوچانە لە ڕێی دیالۆگ و گفتوگۆ چارەسەر بکرێن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.